دکتۆر بەهرۆس جعفەر بەڕێوەبەری پەیمانگای مێدیتریانە بۆ توێژینەوەی هەرێمایەتی جەنابێ ڕاستەوخۆ لە ستۆدیۆ لەگەڵ من. دکتۆر زۆر بەخێر بێی، سوپاس بۆ ئامادەبوونی جەنابەت. دڵنیام ئاگاداری ئەو ڕێکەوتنەی نێوان عێراق و ئێرانیت بۆ بەرهەمێنانی غاز. دەمەوێت سەرنجی تۆ بزانم سەرەتا لەسەرم ڕێکەوتنە، بزانم تۆ چۆن خوێندنەوە بۆم ڕێکەوتنەکەی. سپاس بۆ ئێوە. ئەم ڕێکەوتنە بە عەرەبی وشەیەکە پێڵەن مقایەضە، واتە گۆڕینەوەی کاڵا بە کاڵا، شت بە شت. هەر لە کۆنی شاهەروا بووە مەسەلەن خەڵکی پێشەوەی دەستی بگا بە دراوێکی زۆر کاڵایەکی هەبوو و شتێکی دیکەی وەرگردووە. هەر لەم ساڵە سریلانکا گەڵاچایەدا بە ئێران نەوتەدا بە سریلانکا. لەبەرەوە زۆر کەس ئەم پرسە بە پرسێکی سیاسی لێکە دەنەوە، بەڵام لەم بابەتەدا ڕەهەندە ئابوووریەکەی گرنگترە، چونکە ساڵانێکی زۆرە بە تایبەتی لە سەردەمی ئیدارەی ترەمپەوە ئەمریکا سزای خست بۆ سەر ئێران کە دۆلار نەگاتە دەستی تاران. ئەمە ئامانجە گەورەکە بوو کە خۆراوە سزای سەپاندبوو بەسەر ئێراندا. لەم میانەیەدا کە سزا سەپێنراوە بەسەر ئێراندا 2 ملیار و 700 ملیۆن دۆلار کە نزیکەی 11 تریلیۆن دیناری عێراقی ئەکات لە بانقی TBI، بانقی تروید بانک ئۆف عێراق، بانقی تیجارەی عێراقی گیری خواردبوو ناگەشتە دەستاران. لەم چەند مانگەی ڕابردووە کە گفتوگۆ ناوچەیەکان گەشەیان کرد ئێران و سعودیە پەیوەندیەکانە ناسایی بووە، وەزیری خارجی عێراق بەڕێز دکتۆر فواد حوسێن فرسەتی لێهێنا و وەزیری دەرەوەی ئەمریکای لەم پرسە ئاگادار کردەوە. بۆیە ئەمریکا تقریبا ڕەزامەندی نیشاندا و 2 ملیار و 700 ملیۆن دۆلارە بگاتە دەستی تاران کە قەرزی غازی سروشتیە عێراق ئاوردەی کردەوە بۆ بەرهەمێنانی کارەبا لە عێراقدا. عێراق خۆی لە ناو خۆدا تەنها ئێستا ئەمڕۆ ئامارەکە وایە کە تەنها 20800 مێگاوات کارەبا بەرهەم ئەهێنێت خۆی لە ناو خۆدا بۆ بەرهەمێنانی کارەبا. لە کاتێکدا دەوڵەتەکە پێویستی بە 34 بۆ 35 هزار مێگاوات کارەبا هەیە کە نزیکەی 1 لە سەرسێی غازی سروشتی عێراق بۆ بەرهەمێنانی کارەبا لە ئێرانەوە ساڵانێکی زۆرە هاوردە ئەکرێت. کاتێک کە ئەم ڕێکەوتنە کراوە بۆ ئەوەی هەم وەکو بەڕێز سوودانی ئاماژەی پێکرد، هەم پارەی عێراق لە ناوخۆی عێراقا سەر بکرێت و نەدرێ بە تاران. ئەمریکاش لەم پرسە ڕەزامەندی دەربڕێکە دۆلار ناگاتە دەستی تاران، هاتوونە مقایەضەیان کردووە. عێراق نەوتی خاوەدا بە ئێرانیش غازی سروشتیەدا بە عێراق، بەڵام خۆی پرسیارەکە لەوەیە ئێران نەوتی خاوی بۆ چیە کاتێکا خۆی 157 ملیار بەرمیل نەوتی یەدەکی هەیە و چوارەمی یەدەکی عالەمە. باشە دکتۆر لە دواتر دێنە سەرم بابەتە، بەڵام بابەتێک لە ڕۆیتەرس بڵاو کراوەوە کە دەڵێ ئەمریکا لەسەر ئەم ڕێکەوتنەی عێراق و ئێران عێراق سزا دەدات. پێت وایە ئەم ڕێکەوتنە جێبەجێ بکرێت؟ خۆی هەمیشە یعنی ئەمریکایان ئەوانەی پرۆ ئەمریکینیان ئەوانەی پرۆ ئێرانی لە عێراقا لە یەکتری بە بیانون. ئێمەمانان وەکو توێژەر کە مامەڵە لەگەڵ ئەم پرسەیەکەین بابەتەکە عێراقا، پرسەکە یعنی خاڵی بەریەکەوتنی ئێران و خۆرئاوایە ئێران و ئەمریکا لە عێراقا لە ناوچەکە عێراقا و ئەکید ئێران نفوسێکی زۆری هەیە لە ڕووی سەربازیەوە، لە ڕووی وشکانیەوە، لە ڕووی ئاسمانیەوە، لە ڕووی دەریاییەوە لە عێراقا لە ناو تەواوی سێکتەرەکانی عێراقدا ئێران تەواجودی هەیە. بەڵام عێراقیش ئێستا وا خۆی واوێنە ئاکات کەوتۆتە سەر ڕێگای گەشاوەی کە چین پرۆژەیەکی لەم ناوچەیە واوێنایەکەن کە ئەم کابینەی بەڕێز سوودانی کابینەی وەرچەرخانە ترانزەکشنێک لەم کابینەیە ڕوو ئەدات. بەڵام دکتۆر ئەتوانین بڵێن لە ڕێکەوتنێکی ئاواهیدا عێراق دەیەوێت پەیامێک بە ئەمریکا بگەێنێت، نەک بە ئەمریکا توانین بڵێن بە ئێرانی شەگەێنێت؟ قورسە ئەو پەیامە بگەێنێت. بۆچی؟ لەبەر یەک خاڵ. پێت وایە نیەتەکەی چییە؟ خۆی عێراق هەر ئەبێت وەرچەرخانێکی تیا ڕوو بدات، یعنی حاڵتەکە زۆر قورسە بۆیە مومانان کە لە ناو ژمارەکانە بەردەوامینەوە ڕۆین لە بەغاین لە دەرەوە لە ناوەوە شەوانە میتینگ هەیە لە ڕێگەی زوومینەوە. ئەم داتایانەی کە لەبارەی عێراقەوە ئێستا من بە تۆی ئەڵێم زۆر قورسە ئەم کابینەی بەڕێز سوودانی بتوانێت وەرچەرخانێکی گەورە بەخۆی ببینێت. بۆ لەبەرەوەی تۆ تەنها لە لایەنە ژینگەیەکەیەوە کە پرسی وزە لە عێراق هێنایەتەوە کایەوە و لە لایەنی بە فیڕۆدانی دارایی هەر کە هەر بەپێی وزە بەپێی نەوت و غاز لە عێراقاوە لە ئارادایە کارساتی گەورە هەیە. خۆتەزانی 96% بەپێی یاسای بوجای شارەتی پێکراوە 96% پارە لە عێراقا سەرچاوەی داهات لە عێراقا پشت بە نەوتە بەستێت. بەڵام من یەک داتا بە تۆ ئەدەم لە ساڵی 2004 بۆ ساڵی 2022 عێراق 1 تریلیۆن دۆلاری دەستکەوتووە. لەم تریلیۆن دۆلارەدا
365 ملیار دلاری بە فیڕۆ داوە تەنها لە کەرتی کارەبایە کە ئێستا قسەکە لەسەر کەرتی کارەبای عێراق 80 ملیار دلاری بۆ کەرتی کارەبا باشەکەواتە دکتۆر ئەگەر بەم شێوازە بێ کەواتە عێراق چۆن وەرچەرخانەکە بۆ نەوڵاتانی کەنداوەڵەن ئێمە غازت پێ ئەدەین بە غازێک نرخەکەی کەمتر لە ئێران بەڵام عێراق ڕۆتەوە بەرەو ئێران کەواتە وەرچەرخانە چۆن دروستە بێ ئەمە زۆر گرنگ بوو ئەم پرسیارە من ئەمێ دوایشی کردووە ئێمە بێمە سەر ئەو ململانەیە کە یعنی یەکتر بڕینێکی ناوچەی لە ئارادایە من ویستم بڵێم بە فیڕۆدانەکە لە عێراقا ئەجگار گەورەیە لە ساڵی 2004 بۆ ساڵی 2022 بە بەردەوامی لە بودجەی گشتی عێراقا بە ڕێژەی جیاجا لە نێوان 25% بۆ 40% بودجەی عێراق بە فیڕۆ چووە بەڕێز پرۆفیسۆر دکتۆر عەلی عەلاوی کە لە ئابی 2022 دا دەستی لە کارکێشایەوە دەڵێت تەنها لە خاڵە سنوورەکانی عێراقا خۆراوای عێراق و ئەوانە بێجگە لە هێرمی کوردستان تەنها لە خاڵە سنوورەکانی عێراق و گومرگە مانگانە 6 بۆ 7 ملیار دلار دیار نامێنێ دەستەی دەستپاکی لە پەرلەمانی عێراق ئەڵێ مانگانە 200 ملیار دینار لە کۆبوونی خۆراک و خۆراکی هاوڵاتیانە بە فیڕۆ ئەچێت و دیار نامێنێت جا ئەو دزی سەدەش ئەوەی کە چەند مانگێک بەر لە ئێستا ئەو چەند ملیار دلارە برایە دەرەوە ئەمانە هەموو کەیسی هەڵواسراون لە عێراقا ئەمەی کە بەڕێز کازمی دەیڵێت لەم ڕۆژانە لە تویتەر واباوە ڤیدۆیەک لێک دراوە هەموو وەزیری کارەباکانی پێشوو و سەرۆک وەزیرانەکانی پێشوش قسەکەن کە دەڵێن لە ماوەی 2 ساڵی ئایندا شەشەی کارەبا لە عێراقا چارەسەرەکەین لە بەڕێز مالیکیەوە هەتاوەکو ئەمڕۆ هەمویانە وعدەیان داوە بەڕێز سوودانیش دەڵێت ئێمە لە 3 ساڵی ئایندەیان کێشەیە چارەسەرەکەین یعنی کەی کابینەکەی دکتۆر بابەتی کارەبا خەریکا بێتە مۆتەکە چارەسەر نابێ بۆ نە هەر کابینێک دێتە پێشەوە یەکەم پوینت کە باسێکە نەڵێن ئێمە کارەبا چارەسەرەکەین کێشەی کارەبا چارەسەرەکەین بەڵام چارەسەر نەبوونەکەی بۆ چیە گەڕێتەوە لە ناو خۆی عراقا یاخود لە دەرەوەی عراقەوە کات کە ئەم گرفتە چارەسەر نەبێت ئینگلیس قسەیەکیان هەیە پندێکیان هەیە ئەڵێت تۆ پێشەوەی بیری لەو بکەیتەوە ڕابکەی ئەبێ جارێ فێری ئەوەبی بە پێوە بوەستی عێراق بە پێوە نەوەستاوە هێشتا بیر لە پرۆژەیە جگار گەورە ئەکاتەوە ئەم ڕقەمانەی کە جەنابەت باست کرد لە داتا شۆکەتاوە منش باسێکم و خەڵکی دیکەش باسێکە هەموو ملیارن باسی ملیۆنمان نەکردووە هەموو ملیارە دۆلارن بەڵام یعنی بەم ملیارە دۆلارەوە ئێمە بەم بە نەتەیجێ ئەم قسانەوە دوو شتمان بۆ ڕوو نەبێتەوە یەکەمیان گەندەڵی و بە فیڕۆدان و بە هەدەردان هەیە مەسەرەن بەز لە کەرتی سوتاندنی ئەم غازە سروشتەی کە بەڕێز سوودانی کلەیمی بۆ ئەکات و بەردەوامیش ساڵانە راپۆرتی بانقی دەولی دەڵێت لە ساڵی 2022 شارەتیان پێکردووە هەموو سەرە سەعاتێک هەموو سەرە کاتژمێرێک عێراق بای 290,000 دلار غازی سروشتیە سووتێنێت یعنی بە فیڕۆیەدا و ژینگە پیسەکە لە ساڵێکە ئەگاتە سەر و 2 ملیار و 500 میلیۆن دلار ئەم غازە ئەسووتێنێ عێراق بە پلەی چوارەم دیێت لەو وڵاتانەی کە غازە سووتێنە و بە فێڕۆیەدا مەسەلەن دوای رووسیا و هندستان و ئەمریکاوە دێ ئەوان وڵاتی پیشەسازی گەورەن ئەمریکا و هند و رووسیا سناعاتی گەوریان هەیە عێراق بۆچی ئەم غازە ئەسووتێنێ نەتیجەکەی بینی 39 لە سەتی خاکی عێراق بە کەڵکی ژیان نەماوە بەهۆی پیسبوونی ژینگە و بە بیابانبوون و دزێرتیفیکیشن و ئەوانەوە کە ئەکرێت لە کاتێکی ترا باز بکرێت بۆیە ئەمە دۆخی عێراقە کە من بە شەویشکی گشتی وێنام کرد هەم بە فیڕۆدان هەیە لە غازی سروشتی ئەو غازی مساحیبەی پێڵێن کە لە کێڵگە نەوتەکان غازی سروشتی بەرەمێنێ پێڵەن غازی مساحب یا غازی هاوڵ ئەسسیتد گاز ئەلەمەوە غازێکی زۆر بە فیڕۆ چێ ژینگەی عێراق پیسەکات بە پێ راپۆرتی بانکی دەولی ساڵانە بای 2 ملیار و نیو غاز لە عێراقا بە فیڕۆ ئەچێ و ئەسوێنرێ و ژینگەش پیسەکات لە بەهەدەردانێکی دارایی گەورە هەیە وەکو باسم کرد لەوەیە و من پێم وانە ئەمە یعنی عێراق بتوانێت کاتا ئێستا ژێک لە سەرسەی غازە سروشتەکەی لە ئێرانەوە دابینەکات بتوانێت بەم پێش بتوانێت کێشەی کارەبا لە عێراقا چارەسەر بکات. باشە دکتۆر کاتێک کەم لە بەردەستماوە دەگەڕێمە سەرەوە پرسیاری خۆت کە کردت ئێران نەوتی خاوی بۆچێ لە کاتێکدا خۆیکێکە لە وڵاتانی خاوەنی یەکێکی زۆری نەوتی خاوە چۆن دەتوانێت سوود لەم ڕێکەوتنە ببینێت؟ مسلسێک هەیە لە دوای ئەوەی خۆتان نەزانن کەرتی نەوتی هەرێمی کوردستان لێرە باسی هەرێمی کوردستانیش دێتە ئاراوە چکە بە پێی تەواوی ینی بەشی یان تەواوی یا بەشێکی زۆری سەرچاوە زانستیەکان ئەوانەی کە باسییان کردووە بە تایبەتی گەفنی کلاینت ئەسۆسیشن ئەمانە ناوەندی هوربینی گەورەی گرت دنیاین هەرێمی کوردستان 25 تریلیۆن پێسێجا غازی سروشتی هەیە 198 ینی ئەوە پروف بوو ینی پەسەند کراوە 198 تریلیۆن پێسێجا
غازی ئەنپروڤشێواتە ئەشێت ئەوانەش ببن بە پرۆف پەسەند بکرێن ئەمە ئەش سەرچاوەیەکی غازی سروشتی هێزگار گرنگە لە ناوچەکەی کە هەرێمی کوردستان هەیەی خۆتان نەزانن لە پەیوەند بەوەی کە دادگای باڵای فیدراڵی لە ساڵی ڕابردووە هەرێمی کوردستان و پرسەنەوتیەکانی هەرێمی کوردستانی بە نادەستوری و ناقانونی شوبهان ئەوەشی کە لە دادگای نێبووجیوانی پارێز لە ڕووی نێودەوڵەتیەوە مەترسی خستە سەر شەرعیەتی فرۆشتنی نەوت و غازی هەرێمی کوردستان بەڵام لە زمنی ئەمەوە ئەنقەرە و ئەنجومەنی هاریکاری کەندا و کە قەتەر و ئیمارات دەورێکی گرنگیتیا ئەبێنن لەگەڵ هەرێمی کوردستانە کەوتونەتە گفتوگۆ بۆ ئەوەی کوتلەیەکی هاوبەشی وزە پێک بێن و پارپشتێکی هەرێمایەتی دروستکەن ئێران لەمە دڕۆدۆنگە بۆی ئەمە ڕوون نەدات ئەوێ عێراق بە جۆرێک لە جۆرەکان کەرتی غازی سروشتی و نەوتی عێراق بخاتە ژێر کێفی خۆیەوە بۆی بەلای خەلیج و بەلای تورکیا زیاتر نەشکێتەوە. باشە دکتۆر کۆتا پرسیارەکەم هەرێمی کوردستان دەکەوێتە کوێی ئەو ڕێکەوتنەی کە عێراق لەگەڵ تۆتال ئەنەرژی فەڕەنسی کردوێتی کە ڕێکەوتنێکە بە ملیارەها دۆلار دەخەمڵێنرێت کەواتە عێراق ببوورن هەرێمی کوردستان دەکەوێتە کوێی ئەو ڕێکەوتنەوە. دیسان ئەو پەندە ئینگلیزیی کە بۆ عێراقم باس کرد گوتم ئەبێ پێشەوەی ڕابکەیت بە پێوە بوەستی ینی بتوانین بە پێوە بۆستی اینجا ڕابکەیت لە هەرێمی کوردستانیش کەرتی وزەی هەرێمی کوردستانیش کەوتۆتە بەر لەرینەوەی گەورە لە ماوەی ئەم 2 ساڵی ڕابردووە شەریکاتە گەورەکان وەکو ئەکسۆن و وەکو شێڵ و وەکو تۆتاڵ و وەکو شیفرۆن و ئەمانە لە هەرێمی کوردستانە نەماون و لە بەرامبەرە ڕوو ئەکەنە بەغدا عێراق بەرەبەرەوە ئەکات کۆمپانیای ئیماراتی و قەتەری و ناوەنجەکان بەرەو خۆی کەمەند چێشکا بەوەی زیاتر احتیوای هەرێمی کوردستان بکات لەم میانەدا هەرێمی کوردستان پێویستی بەوەی لە ناو خۆی خۆیدا ئەنجومەنێکی بەهێزی نەوت و غاز دوور لە مەعمەعەی سیاسی و مزایداتی ئەم لاولا پێک بێنێت بۆ ئیدارەی ئەم کەیسە بدەن و جێپەی خۆیان لە مەجای جیۆپۆلیتیکی وزە لە مەجای بە بازارکردن لە مەجای تەنانەت پرۆسە نەوتیەکان کە لەوە بەرێنانی نەوتی خاوە دەست پێکات دۆزینەوەی نەوتی خاوە دەست پێکات تا ئەم نەوتە خاوە بێ بە پلاستیکە بێ بە مادەکانی تر و هەناردە ئەکرێت پیا بچنەوە عادە نەزەرێکی قوڵ بکەن هەرێمی کوردستان ئەبێ ئەمە بکات ئەگەر نەیکات من پێم وایە زیاتر احتیوا ئەکرێت لەلایەن ئێران و بەغدا. دکتۆر بارۆز دووبارە زۆر بەخێر بێ سپاس بۆ تاوی زانیاریەکانت زۆر سپاس بۆ دکتۆر بارۆز جعفەر بەڕێوەبەری پەیمانگای مێدیتریانە بۆ توێژینەوەی هەرێمایەتی کاتژناوێن ڕاستەخۆ لە ستۆدیۆ لەگەڵ ئێم بوون.